هەستیاری لوت بریتێ لەوەی نەخۆش دوو لەو نیشانانەی هەبێ یەکەمیان خوڕانی لوت ئاو هاتینی لوت هەرها جیرانی لوت هەروها پشمی بە شێوەیەکی زۆردا 15 پشمی لەسەرێ دوو لەو نیشانانەی هەبێت بۆ ماوەی دوو یان زیاتر سعات لۆ دوو ڕۆژ یان زیاتر لەسەر یەک ئەوە پێدەگوترێت هەستیاری لوت گەڵێک باشە دکتۆراژین زیاتر ئەگەر و هوکار بۆ چ بەدگەڕێت ینی ئەف هەستیارە و چێ دەبیتن ئایا تشتێکی وەرزیە و گۆڕی نافەسلیە گەلە جارە مەسەلەم تایبەتی دەمێک و مرۆڤ دەچێتە جوولی یان ناوا گەشت و گوزاری و تشتە چێ دەبیت یانجی نە ئەگەری دژی هەنە ئەوە لە هەندێک نەخۆشان هەیە بەردەوام تووشی ئەو هەستیارەی لوتی دەبی زۆر عیلاقی بە وەرز و گۆڕانی وەرز نییە هەندێک نەخۆشیش هەیە یان هەندێک جۆریش هەیە لەگە وەرزەکانە یان ناوە دەیگرێتن نەخۆشیەکە هۆکارەکەشی ئەوەیە تەنی نامۆ کە نەخۆش هەڵدەمژێت یان بە چاوی دەکەوێت دەبێتە هۆی دروستبوونی هەندێک کارلیکەری کیمیایی لە ناولەشی مرۆڤ و دەکا ئەو نیشانانێک کە پێشتر باسم کرد ڕووداتن لەسەر نەخۆشەکە هەندێک جار زۆر توون دەبێتن ئەو نیشانانە وا دەکە تەنە ینی کاریگەری هەبی لەسەر خەوتنی نەخۆشەکە لەسەر ئیش و کاری ڕۆژانەی نەخۆش بگاتەوە حەددا بەڵێ ئەو نیشانانەی کە باست کرد دکتۆرە خوڕانی لوت جیرانی لوت یان با بڵێن پشمینی زۆر کەس هەیە ڕەنگە لە دەقەیەکە یان لە جارێکە دوان سێ 4 5 6 خۆم دیوە ڕەنگە زیاتریش شەرتە ئەو نیشانانە هەر نەخێر هەروەکو باسم کرد دەبێ ماوەی 1 سعات عەلەقەل 1 سعات لۆ 2 سعات لە ڕۆژێ لە 2 ڕۆژ لە سەیەک تووشی ئەو نیشانانەی بێت بەڵێ عەلەقەل ینی با بڵێن کە بە کەمی ئەوەن دەبێ تەبان زیاتریشە بەخۆی لە نەخۆشەکان یان نەک بە جارێک و دوان نییە یان وەکو پەسی و نییە پەسی و عادەتەن 3 ڕۆژ دەخایەنی 4 ڕۆژ هەفتەك دەخایەنی و دوای نەخۆشەکە چا دەبتەوە بەڵام نەخۆشی هەستیاری ئەو فترەی کە تووشی هەستیارەکەی بۆ چەند سعاتێکە دوای تەبیعی دەبتەوە وەکی پەسیوی نییە کە بەردەوام بیتان ڕۆژێک لەگەری لە سەیەک یان 24 سعات لەگەری بەردەوام نابیت نەخێر ماوەیە هەندێک جاریش توون دەبی چەند سعاتێکی زۆر دەخانی بەس بە شێوەیەکی گشتی چەند سعاتەکە و بەربەرەکەم دەبتەوە.